خۆشەویستان لە تەوەرەی دووەمدا باس لە بابەتێکی گرنگەکەین. بێگومان گەلی کورد بە درێژایی مێژوو تووشی چەندان یان چەندین ناڕەحەتی و کاولکاری و کۆمەڵکوژی بۆتەوە بەڕاستی. یەکێک لەو نەهامەتیانەی بەسەر گەلی کورد هاتووە خاپوورکردن و یەکسانکردنی سەی سادق بووە لەگەڵ خاکە. ئەویش بێگومان سەی سادق وەک باسەکرێتەوە لە سەرەتای پرۆگرامەکەشا باسمان کرد، ناوەکەی لە پیاوچاکێکەوە هاتووە کە لە یەکێک لە شاخەکانی سەی سادق نێژراوە بە ناوی سەی سادقەوە و گوند بۆ سەرەتا، دوای وردە وردە گەورە بووە و بابەتە کارگەڕەکانی ینی بڕیوە تا گەیشتۆ بۆی بۆتە قەزا. بێگومان ئەم قەزایە هەمیشە ینی خەڵکانێکی تیا بوون کە دژی زوڵم و زۆری حکومەتەیەک لە دوایەکەکانی عراق بوون، بەتایبەت حیزبی بەعس چەندین ڕاپەڕینی تێدا کراوە و چەندین جار خەڵکی تێدا دەستگیر کراوە و شەهید کراوە. دوجار لە دوای کیمیابارانی ساڵی 1970 هەڵەبجە بێگومان حیزبی بەعس بڕیارەدات کە سەی سادق لەگەڵ خاکە یەکسان بکات و خاپووری بکات و خەڵکەکەشی هەر هەموو ئاوەرە و دەربەدەر بکات. نزیک بە 40 ساڵێک شتێک کەمتر نزیک بە 38 ساڵێکە بێ ئەم ڕووداوە. ئێمە لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز کاک محمود عەبدولکەریم نووسەر و شایەت حاڵمان کردووە کە بە سوپاسەوە بەڕێزان لە ستۆدیۆ میوانن. کاک محمود جان بەخێر بێت. زۆر سوپاسانەکەم. بەخێر بن یاخوا. ئەگەر ئاوا بگەڕێینەوە بۆ نزیکی 38 ساڵ بەر لە ئێستا، چۆن بڕیاری خاپوورکردنی سەی سادق دراوە؟ بۆ بڕیاری ئەم بڕیارە لەلایەن حیزبی بەعسەوە درا کە سەی سادق تەخت بکرێ لەگەڵ زەویە؟ هۆکارەکەی چی بوو؟ بەڵێ، سەرەتا بە ناوی خوا هەڵبەت بێ بگەڕێینەوە ئەو سەردەما، چکە لە واقعی ئەو سەردەما تێبگەین هۆکاری ڕوخانی سەی سادق چی بووە. لە ساڵی 1970 کاتێک ڕژێم بڕیارەدا گوندەکانی دەوروبەری هەڵەبجەی شەهید لەگەڵ سەی سادقدا دابگرێ. دواتر لە ساڵی 1970 ئەوە بوو کاتی ئێران هێرشی کردە سەر هەڵەبجە و هەڵەبجە داگیرکرا. لە 1970 هێرشەکە دەستی پێ کرد. بە دەست پێکردنی ئەو هێرشە هەڵبەت هەڵەبژی شەهید ئەگیرێ، دواتر لە 16 مانگە کیمیابارانەکرێ. بارودۆخی سەی سادق لەو سەردەما بەو شێوە بوو کە لە 16 مانگە سەی سادق چۆڵی نەکردبوو. لە 14 و 15 کاتێک کە هێرشەکان بەردەوامە بێ و وەکو بڵێن گۆڕپانی جەنگ زیاتر ئەبێ، خەڵک ترسی لێ ئەنیشێ کە پشکی ئەو شەڕە بەر سەی سادق بکەوێ. ئەوە بوو خەڵک خۆی خۆرسکی ڕۆیشت لە سەی سایقا، ئەوەی کە خانەوادەی هەبوو مناڵ و ژن و ئەمانە دەرچوون لە سەی سایقا. کاتێک کیمیابارانی هەڵەبجە ڕوویدا لە 16 مانگە، ئەوکو بڵێن سەی سادق هەر کۆچی نەکردووە، تاوەتی هەرما بووە. بەڵام دواتر ڕژێم دوای ئەوەی کە مەویز بوو لەوەی کە ئەو بارودۆخە باش ئەبێ بوو یا هەڵەبجە ئەگرێتەوە، ئەوە بوو ئاگاداری خەڵکەکەی کرد کە چۆڵی کەم لەبەرەوەی ئەو شارە ئەڕوخێنێ. بە عەمەلی لە 18 مانگ بەدواوە تا 24 تقریبن، چونکە بە دەقیقی وەکو بڵێن شتێکی مەلموس و بەڵگەدارمان نییە ڕۆژی دەستپێکردنەکەی. تقریبن لە 24 مانگا دەستی پێکرد بە شێوازی تەقانەوەی تەقەمەنی TNT و لەگەڵ شۆفڵە. ئەو دوو ئامێرە بەکار هاتن لە ناوەڕاستی بازاڕۆ دەستی پێکرد. ئیتر لەگەڵ دەستپێکردنەکە خەڵکیش ناچار بوو، ئەوەی کە چاوەڕیمانەوە بوو ناچار بوو زانی کە بەڕاستی ئەم کاتە ڕژێمی تر بڕیاری خۆی داوە ئەبێ شارەکەی خۆی چۆڵکە. ئەوە بوو دەستکرا بە چۆڵکردن و بردننی کەلوپەلەکان، ئەوەی کە خەڵک فریاکەوت و توانی کەلوپەل و پێداویستەکانی بگوازێتەوە. ئەو کاتە بۆ کوێ گوازراویانی ئەو هەموو خەڵکە، ینی ئەو شڵەژانی کە ڕووی یافریای ئەوە کەوتن هیچ بەجۆ لە جۆرەکان تیایدا شەهید نەبێ خەڵکەکە هەرەوە تا ماڵەکان و شوێنەکە خاپوور ببێت. بێگومان پێشەوە ڕژێم چەند ئۆردوگایکی دروست کرده بوو، ئۆردوگای برایەتی لەگەڵ نەسر. بۆ چی دروست کردبوو؟ بۆ خەڵکانی دەوروبەری سەی سادق و هەڵەبجە، بۆ خەڵکانەی دروست کردبوو. لەوێ زەوی پێدا بوون هەتا خان و کرابووەوە. بەشێک خەڵکی چوونە ئەوێ، بەشێکی زۆریشی چوونە سلێمانی، بەشێکی چوونە عەربەت. بەو شێوە خەڵک
ئەو شوێنانەی کە ڕۆژ بۆوێ بریتی بوون لەوانە بە تایبەتی مجەمعەکان چونکە ئەوانەی کە لە سەی سادق بوون بەشێکی خەڵکی گوندەکان بوون هاتبوون ناو سەی سادق لەوێ زەویان وەرگرتە بوو خانوویان کردبووە یاخود جۆرێک لە جۆرەکان خۆیان سازان بوو چوونە مجەمعەکان لەبیرمان نەچێ ئەوەی کە لەگەڵ سەی سادق بوو ئۆردوگای شانەدەریمان هەبوو نزیکەی 5,000 ماڵ بوو لەگەڵ سەی سادق ئەویش تەخت کرا و خەڵکەکەی ئاوارە و شوێنی نیشتە جێبوونی خۆیان جێشت ڕاستە ئێستا کە من و جەنابەت قساکەین هەندێک وێنە لەسەر شاشەکە ئەڕوات ینی دوو وێنیان سەرنجی منی ڕاکێشا بەڕاستی یەکێکیان خاپورکردنێکی پێوە دیارە سەی سادق یعنی کەم ماڵ ئەبینیا کەم بینابینی بە پێوە مابێ لەگەڵ ئەوەی کە هەندێک خێمە و شت ئەبینین نازانم ئەوە چ کاتێکە ینی ئەو بزەبت ئەو دوو وێنەیە وزارش لەکەیەکە ئایا لە سەرەتای ڕوخاندنەکە و ئەو خێمانە چین خەڵک لەو ناوە ماوەتەوە یاچێ ئەوی سەحالێن ئەو وێنەیە لەسەر شاشە بە حکمی ئەوەی کە سەی سادق کە چۆڵ کرا بۆ ناوچەیەکی قەدەغە کراوە لەلایەن ڕژێمەوە کەس بۆی نەبوو وێنەی بگرێ لەو سەردەما یعنی لە بێستان سوور بەملاوە ئیتر بۆ خۆی شوێنی قەدەغە کراوە بە هیچ شێوەیە هەر کەس بیگیرایە لەوێ حسابی پێشمەرگەی بۆ ئەکرا و ئەگیرا و ئێدامەکرا لەبەرەوە بڕوا ناکەم لە سەردەمی ئەوەی خۆی کە تاو بە تاوەتی ڕوخێنرا وێنە هەبێ یعنی سەی سادق لە 1970 لە مانگی سیا کۆتایی سیا تاو تەختی زەوی کرا و دواتر بەشێک لەو خاشاک و خۆڵی کەما بووە هێنرا بۆ کانیسپیکەی پەرخ ئێمە وەکو شایەت حاڵی ئەزانین بە شۆفڵ و بە بڵم بە گەڵابە گواستیانەوە خاشاک و خۆڵەکەی یعنی سەی سادق لەو سەردەما کەس نەبوو بڕوا ناکەم وێنەیەکە بێ هەچی وێنەیە دوای ساڵی 91 گیراوە ئەم وێنەی کە خێمەکانی تایە دوای کۆڕەوەکەیە کاتی خەڵک بەرەو ئێران و بەرەو سنوورەکان ئەڕوا بەشێکی لەوێ نیشتەجێ ئەبێ و خێمە هەڵەدا و دواتر ڕێکخراوە ئەجنەبیەکان دێن و هاوکاری خەڵکەکەن لە ڕوویمانە و لە ڕووی ژیان و بژێویەوە ماوەساگەر بۆمان باسکەی کە ئەو خاپورکردنە چ کاریگەریەکی دەرونی کۆمەڵایەتی دروست کرد لەسەر خەڵکەکەی ینی ئەو شڵەژانەی چی بوو لەو سەردەمەدا بۆ خەڵکەکەی بەڵێ بێگومان هەڵکەندنی کەسێک یا خانەوادەیەک یا ژنێک مناڵێک لەسەر زێدی خۆی زۆر قورس بوو بۆ شوێنێکی نادیار شوێنێک کە بە زۆر دیسان دروست کراوەتەوە کە پێوترێ ئۆردوگایە مجەمع ئەمە کاریگەریکی زۆر خراپی هەبوو ئەگەر قسە لەسەرەوە بکەین بەڕاستی هیچێک لە مادەکانی جینۆسایدەوەی کە جینۆسایدی پێناسرێ بریتە لەوەی کە گواستنەوەی کەسێک لە زێدی خۆی و تێکچوونی باری دەرونی و ژیانی خۆی بێگومان کەسێک لەوێ بۆ نمونە لە خوێندنە لە ژیانی خۆیان لە دراوسێتیا لە کەشێکی تایبەتیا بووە ئەگوازرێتەوە بۆ شوێنێک کە نازانێت کوێ نەگەوە ئێمە ماڵمان هەیە مەسەلا تام مجەمەعی بازیان و ئەوانە ڕۆشتووە تا و پەر تا هەولێر تا ئەوانە خەڵک پەرتەوازە بوو بەڕاستی لەبەرەوە بە بڕوای من کاریگەریکی زۆر دەرونی خراپی هەبوو لەسەر خەڵک من خۆمیشێکم لەو کەسانە بەڕاستی تووشی جۆرێک لە بێتاقەتی و مادووبوونێکی وا بوون لە ڕووی دەرونیەوە ینی مەپرسە زۆر ینی هیلاکی کردم ئەوە تۆ بە دیارچاوی خۆتەوە ماڵەکە دەتەقێنە و دەرتەکەن لە شوێنی خۆت بۆ شوێنێک کە نازانی مڵکی تۆ نییە شوێنی تۆ نییە نیشتیمانێک کە تۆ تایە ژیاویت منداڵی و گەورەی لەوێ ژیاوی ئێستا بێ بە ناوچەیەکی قەدەغە کراو بۆ تۆ نابێ هەر بیژی بینیت ڕاستە سێ سادق جگەلەوەی کە باسمان کرد بەرخۆدان و با بڵێن ئەوەی پێوترێ ڕاپەڕینی تیا ئەنجام دراوە مزاهەڕی تێداکراوە خۆپشاندان ئەتوانین بڵین پێگە جوگرافیەکەی پێگەیەکی جوگرافی گرنگی هەبووە بۆیە حزبی بەعس هەستا ئەم شاری خاپوور کرد چونکە لە ناو دڵی شارە زورایە و هەڵەبجە و سلێمانی و هەورامان و پێنجێن و هەموو بەیەکەوە بەستێتەوە بەڵێ ئەگەر قسە لەسەر پێگەی سێ سادق بکەین بێگومان پێگەیەکی زۆر استراتیژی هەیە ساڵی 1955 ئەکرێ بە ناحەیە حکوومەتی ئەو کاتە ئەهەمیەتی ئەو شوێنەی زانیوە کە پێویستە مرکزێکی ناحی تیاوێ بۆ دەوروبەری خۆی بۆ شوێنێکی زۆر استراتیژی بوو
سیرەکەی لە ماوەیەکی کورتە لە ماوەی چەند دەیەکە ئەو شارە هێندە گەورە ئەبێ ئیتر ینی حکوومەت تەحملی ئەوەی ناکە تەحملی ئەو هەموو خۆپیشاندان و بەرهەڵسکاری ناکە سەی سادق ئەبێتە شوێنێکی استراتیژی هەم بۆ شۆڕش بۆ پێشمەرگە بۆ بەرخودان هەم ئەبێتە شوێنێک کە بەڕاستی دواتر باجی ئەو بەرخودانەی داوە کە بریتی بۆ لە ڕوخان و لە ئاوارەکردنی خەڵک بێگومان سەی سادق دوای ڕاپەڕینیش کە ئاوادان کراوەتەوە لە ساڵی 2007 کە ئەکرێ بە قەزا هەر هۆکارێکی ئەوە بووە کە چڕی دانیشتوان و شوێنەکەی وەکو بڵێن شوێنێک بووە کە توانای وەرگرتنی خەڵکی هەبووە ینی هەر سەیری سەی سایقەکەی شێوازی باری جوگرافی لەبارە بۆ گەشتە سەندن و بوون بە شارێکی زۆر جوان لەبەرەوە سەدام کاتی خۆی لەگەڵ ئەو شارە پێی خۆش نەبوو هیچ کات نەیتوانێ و خزمەتێکی ئەو تۆی بکا کە گەشەی پێ بدا دوای ئەوەی کە خەڵکەکە چووە ئۆردوگاکان ژیان لەوێ چۆن چۆنی بوو کێش و گرفتەکان چۆن بوو باسی ئەوشما بۆ بکەیت جەنابێ خۆت هەر لەوێ بووی بەڵێ بێگومان ژیانێکی نوێ لەو ئۆردوگانە زۆر قورس بوو سەرەتا تۆ لە شوێنی خۆت کۆچت پێگرێ اینجا بارودۆخی سیاسی ئەو سەردەما ئێمە لە بیرمانە چێ ڕاستە خۆی تر پرۆسی ئەنفال دەست پێیەکە ئەو مجەمەعانش بۆ خۆی نزیکن لە قەرەداغەوە ئێمە بە چاوی خۆمان شاهد حاڵی ئەو بین کە هەلیکۆپتەر و حکوومەت هێرشیە کرد بۆ قەرەداغ بۆ دەستپێکردنی پرۆسەکانی ئەنفال ئەویش بەڕاستی زیاتر خەڵکی ناڕەحات و ئەوە لێ کرد تووشی جۆرێک لە بێتاقەتی و ماندووبوونی کرد زیاتر چونکە ئێمە بەرەو توێلێکی داخراوە ڕۆشتین ئێمە نەمانەزانی بەڕاستی لەو سەردەما ئەم مجەمەعانە چی لێ دێ ئایا حکوومەتی عێراق بەوە ئەوەستێ کە مجەمەعێک لێرە بە یاخود ئەگەری دووەمی هەیە لە قۆناغێکی ترا ئەو خەڵکیش گوازێتەوە بۆ ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق ئەو ئەگەرەی شەبوو لەبەرەو خەڵ لە مەترسێکی گەورە بوو خەڵک تەوق درابوو ینی جۆرێک لە گەمار و درا خەڵک وای لێ هاتبوو کە بە ڕێژەیەکی کەم لە ئەمن و استیخبارات لەو مجەمەعانە ئەیتوانی کۆنتترۆلی هەموو جەماعەکە بکا کە خەڵکێکی زۆری لێبوو ینی قۆناغی سەردەمەکە سەردەمە سیاسیەکەوا بوو کە باڵادەستی حکوومەتی عێراق لەو سەردەما دوای پرۆسەی ئەنفال ئیتر بە تاوەتی خەڵک بێزار و ناڕەحات بوو لە مجەماعەکان زۆر باشە کەیسی خاپورکردنەکەی بە ئەو کاتی ماوە قسەیەکی لەسەر بکەین طبعا زۆرێک لەو تاوانانەی کە ڕژێمە یەک لە دوای یەکەکانی عێراق بە تایبەت حیزبی بەعس بەرامبەر بە گەلی کورد ئەنجامی داون ینی جینۆسایدن بەڕاستی بەفعلی بەعملی بەڵام تا چەند ئەم کەیسە لە ڕووی قانونیەوە لە عێراقا بە کەیسێکی جینۆساید ناسێنراوە ئیشی بۆ کراوە و هەوڵی قەرەبوو دراوەتەوە بێگومان دادگای باڵای تاوانەکانی عێراق دادگای باڵای تاوانەکانی عێراق لە ساڵی 2023 دروست ئەبێ بۆ هەموو ئەو تاوانانەی کە ڕژێم کردوتی دەرهاق بە خەڵکی عێراق بەڵام بەداخەوە ئێمە وەکو هەم خەڵکی سەی سایق وەکو حکوومەتی هەرێمیش بەڕاستی کەم تەرخەم بووە لە ڕووی ئەوەی کە ئەم کەیسە لە کاتی خۆیان ئیشی لەسەر بکە کاتی ئەو دادگایە ئیشەکە ئێمە لە 2009 دەستمان پێکردووە ئەین لە 2023 دروست بووە سەدام لە سێدارە دراوە زۆربەی جەریمەکان وەکو بڵێن لاینی قانونی خۆی وەرگرتووە ئێمە لە 2009 دەست پێەکەین لە ڕێگەی ژووری پارێزەرانی سەی سادق دواتر لە ڕێگەی کۆمەڵە کەسایەتی بەڕێز لە بەغداد کاک بەکر حەمەد سدیق یەکێک بوو لەو کەسانە ئەم دۆسێ جوڵێنرا لەو تیمی دادگا هاتنە سەی سادق و شایەتی و وەکو بڵێن سکاڵای کۆمەڵی خەڵکیان وەرگرت دواتر بۆ فترێکی زەمەنی تا 2013 ئیتر کەیسەکە بە کۆتا گەیشت و بە جینۆساید ناسێنراوەکو پرۆسێک لە پرۆسەکانی ئەنفال بەڵام دواتر بە حکمی تەواوبوونی کاری ئەو دادگایە تاو دەسەڵاتەکانی لاواز بوو ئەتوانە بڵێم ئێستا بەڕاستی نازانم ماوە یاخودنا ئەو مێژوە پڕقوربانیدانی ئەو شارە لە ئێستادا شارەکە خزمەت کراوە بۆی کە شارێکی ئاوا قوربانیاوە خاپور کراوە یعنی شارەکە چی پێویستە لە ئێستا
بێگومان ئەو شارە لە ئاست قوربانیدانیا ئەتوانم بڵێم حکوومەتی هەرێم هیچ شتێکی ئەو تۆی بۆ نەکردووە من ناڵم هیچ نەکراوە بەڵام کرانەکە لە ئاست قوربانیەکان نییە ئێمە چینەوە سەر زەویکی تەخت سەر لە نوێ بنی تەحتی ئەو شارە بنیادنرێ لە ئاو ئاوەڕۆ ینی ئەمە بەڕاستی تەکلیفێکی زۆر زۆرە لەسەر حکوومەت سەرەتا ڕێکخراوەکان ئیشان لەسەر کۆمەڵی ئیشکرد لەوێ بەڵام دواتر حکوومەتی هەرێم لە دوای بوونی بوجەوە دەسی کرد بە کار ئیش کراوە لە 3 سادەقە بەڵام بەداخەوە جیاکاریەک نەکرا لە نێوان هەندێک شوێنی زەرمەند کە بودجەیەکی تایبەتی بۆ دەرچێ بۆ ئەوی بتوانێت ئاوەدانیەکەی بگەینێتە ئاستی شارەکانی تر لەو ڕۆوە حکوومەتی هەرێم کەم تەرخەمە ئیش کراوە بڵێن بەڵام ئێستا ئیشەکان کۆمەڵێک گرفتی گەورەمان هەیە لە 3 سایقا کە بۆتە هۆکاری ئەوەی کە ئەو شارە جۆرێک لە پراوێزبوونی پێوە دیار بێ و جۆرە لە پراوێز خستن بەڕووی خەڵکەکەەوە دیار بێت. زۆر بەڕێز محمود عەبدولکەریم نووسەر و شایەت حاڵی خاپوورکردن و ڕاگواستنی 3 سادق سواز بۆی لەم تەوەرەی لەگەڵمان هەبوویت. سپاس بۆ ئەوەش دەستان خۆش بێ.